لە هەولێر لیژنەی کاروباری کۆمەڵایەتی پەرلەمان لەگەڵ بەڕێوەبەری چاکسازیەکانی هەرێم کۆ دەبێتەوە. هاوکارم هوشمە سادق لەگەڵم دەبێت لەو دەپرسم کە کۆبوونەوەکەیان بەچمە بەستە هۆشمەند وایتر لەبارەی پرسێکی تایبەتەوە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی پەرلەمان لەگەڵ بەڕێوەبەرانی چاکسازی کۆ دەبێتەوە. گوڵباخ خۆی ئەم کۆبوونەوەی تەرکیز لەسەرەوە کات چۆن بتوانن دۆخی چاکسازیەکانی هەرێمی کوردستان چاک بکەن، چونکە کۆمەڵی کێشەیان هەیە. یەکێک لەو کێشانەی کە لە دۆخی چاکسازیەکان گرتوخانەکان هەیە ژمارەیەکی زۆری سزادراو یان ئەو کەسانی کە ڕاگیراون تێدایە. ئەمە وای کردووەکەوە بەپێی ئەو ژمارەی کە خۆی پێویستە هەر گرتوخانێک تێدا بێت زۆر زیاتر لەو ژمارەیان تێدایە و کۆمەڵی کێشەی دیکەشیان هەیە. من مەوێ بزانم دەیانەوێت چیان بۆ بکەن بۆ چارەسەری و کێشانەوە کێشە سەرکیەکانیان چین لەگەڵ ئەندامێکی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەن. ئەم کۆبوونەوەتان بۆ چییە؟ کێشەکانی چاکسازیەکان لە چیایە؟ سڵاوتان لێبێ. کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی بەرمەبنای ئەو سەردانانە دەبێت کە ئێمە لە ماوەی ڕابردوودا سەردانی چاکسازیەکانی هەرێمی کوردستانمان کردووە لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلەیمانی. ئێمە پێشتر و بەبەردەوامیش کۆمەڵێک زۆر سکاڵا لەلایەن کە سوکاری سزادراوانمان بۆ دەهات تایبەتەن لەو دۆخەی ئێستا کە ئێمە پێیدا تێدەپەڕین هەرچەندە ئێستا دۆخەکە تقریبا باشترە بەڵام پێشتر بەهۆی کۆرۆناوە بوو هۆکارێک کە سوکاری سزادراوان نەتوانن کەسەکانیان لە ناوگرتووخانەکانیان چاکسازیەکاندا ببێنن. هەروەها کێشەیەکی تر هەبوو لە ماوەکانی ڕابردوو ڕووداوێکی نەخوازراوە لە ناو چاکسازی هەولێر هەبوو. ئەمەش بوو هۆکاری ئەوەی کە سزادراوان بگوازرێنەوە بە شێوەیەکی کاتی تاوەکو تعمیراتی چاکسازیەکە دەکرێتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی قەڵەباڵغی چاکسازیەکان لە هەرێمی کوردستان هۆکارێکە بۆ ئەوەی کە نەتوانێتن بنەماکانی مافی مرۆڤ بە شێوەیەکی ڕێک و پێک لە ناو چاکسازیەکان بەرجەستە بکرێتن یاخود دابین بکرێتن. ئەگەر ئێمە سەیری چاکسازیەکانی هەرێمی کوردستان بکەین خۆیان ئەو چاکسازیانە کە هەند بینای ستانداردن بۆ ستانداردەکەشی بۆ 900 کەس دروست کراوە، بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی ئێستا ڕۆژ بە ڕۆژ ژمارەی سزادراوان خۆ لە هەڵکشان دەکاتن بۆتە هۆکارێک کە قەڵەباڵغیەکی زۆر لە نێو چاکسازیەکاندا دروست بێتن. چاکسازی هەولێر و سلێمانی دەتوانین بڵین 2 قات بۆ 3 قات لە خۆ زیاتر سزادراوی هەیە. ئەمانەشیان بۆ نەتە هۆکاری ئەوەی کە بەردەوامی هەم لەلایەن بەڕێوەبەری چاکسازیەکان هەم لەلایەن ئەو کەسانەی کە سزادراون لە ناو چاکسازیەکان گلەی ئەوە بکەن کە هاوکار بین وەکو پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستەڵاتی جێبەجێکردن بۆ ئەوەی بتوانین ئەو چاکسازیانەی کە لە هەرێمی کوردستان لە قۆناغی جێبەجێکردندانە و داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکرێت کە بەڕێزیان لە قۆناغی داهاتوودا کار بۆ ئەوە بکەن ئەو چاکسازیانن کە هەند تەواو بکرێن. سەبارەت بەوەی کەوا هۆکار چییە کە سزادراویانەوەی کە ڕادیگیرێن چ تاوانێک زۆر بۆ ئاوا ژماریان زیاد خۆی بەشی تیرۆر یەکێکە لەو بەشە قەڵەباڵغ و جەنجاڵانەی کە لە ناو چاکسازیەکاندا هەن. ئێمە پێشتروە بەبەردەوامیش یعنی ئەگەر سەیری دۆخی چاکسازیەکان بکەین لەبەر ئەوەی ئێمە لە چاکسازیەکان کێشەیەکی تریشمان هەیە جگە لە قەڵەباڵغیەکە یەکلایکردنەوەی کەیسی سزادراوانە لەگەل دەسەڵاتی دووەری. ئێمە یعنی پێشتریش بۆ ئەو مەبەستە ئەگەر چی پەیوەندی بە دانیشتەکەی ئەوڕۆوە نابێ وەک فەقەرە، بەڵام سەردانی ئەنجومەنی دادوەریمان کردیا بۆ ئەوەی دادوەرە بە ڕێزەکان زووتر کەیسی ئەو سزادراوانە یەکلایی بکەنەوە تاوەکو قەڵەباڵغیەکە کەمتر بێتەوە. بەڵام بەگشتی مادەی تیرۆر و مادە هۆشبەرەکان زۆرترین سزادراو لە خۆ دەگرێت لە ناوگرتوخانەکاندا. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ گوڵباخ ئەوە ئاماژە بۆ بکەم بەهۆی زیاتر بەکارێنانیان مادەی هۆشبەر و تیرۆریشەوە ئێستا دۆخی بڵێن ژمارەی زیندانیانەوە کەسانی کە ڕاگیراون لە چاکسازیەکانی لە گرتوخانەکان وای کردووە کە ژمارەیان زۆر بێت. ئەمەش داوایان کردووە لە دادگاکان و تایبەت دادوەرەکان کەوا زۆر کەیسانەیەک لای بکرێتەوە کە تاوەکو ئێستا لای نەکراونەتەوە. هاوکارم هوشمە سادق لە پەرلەمانی کوردستانەوە زانیاریت پێدام. سپاس.